خوای گەورە دەفەرمێ ئەو مەلایکانەی کە عەرشی خوای گەورەیان هەڵگرتووە و ئەوانشی کە لە دەوروبەری عەرشی خوای گەورەدا دەسوڕێنەوە لەو دەوروبەرەدان هەر هەمویان بەڕاستی خوای گەورە و میهرەبان ڕێزێکی تایبەتی لێیان گرتووە، زۆر لە خوا نزیکن، بەڵام لەگەڵ ئەوەشدا خوا ڕێزێکی تایبەتیشی لە ئێمە گرتووە، فەرمانی بەوان کردووە، چونکە بەبێ فەرمانی خوا ئەوان یەک شتێک ناکەن. خوای گەورە دەفەرمێ ئەوان لەگەڵ ئەوەدا دەڵێن خوای لەو کەسانە خۆش بە کە ئیمانیان هێنا و تۆبەیان کردو و ڕێگەی تۆیان کردووە، دەڵێن خوای پەروەردگار وەقیهم عەذاب الجەحیم، دەڵێن خوایان ئەو کەسانەی کە ڕێگای تۆیان گرتووە تۆبەیان کردو ئیماندارن، خوایان لە ئاگری دۆزەخ بیان پارێز. واللهی خۆت ئەو دوعایە بکەی لەوانەیە بڵێ خوا قبوڵی نەکات لێم، بەڵام دڵنیا بە مەلایکەی خوا دوعا بکە، ئەو مەلایکانەی کە لە خوا ئەوەندە نزیکن، ئەوەندە گەورە و زەخمن، سەلامی خوایان لەسەر بێ، ئەڵێن خوایان فڵان کەس و فڵان کەس و فڵان کەس لە جەهەنەم پارێز، لە عەزابی جەهەنەم و سزای جەهەنەم بیپارێزە، بۆیە کاتێک کە تۆبەت کردو و ڕێگای خوات گرتووە، دڵنیا بە تۆ لای خوا زۆر بەڕێزی، زۆر گەورەی. ئێمە چین؟ ئێمەی تاوانبار. خوایەک بە گەورەی و دەسەڵات و عەزەمەتی خۆی کە هیچ پێویستیکی بە ئێمە نییە، سەمەدە، فەرمان دەکات بە کۆمەڵە مەلایکەیە کە لە خوا زۆر زۆر لە ئێمە نزیکترن، ئێمە هەر لە چاواندا بوونمان نییە. دەی خوای گەورە پێیان دەفەرمێت دوعای خێر بۆ ئیمانداران بکەن. ئینسانی ئیماندار لای خوا زۆر بەڕێزە، زۆر گەورەیە. دەی مەلایکەکان دوعای خێریان بۆ بکەن، بڵێن خوا لە جەهەنەم بیان پارێزێ، بێگومان هەر کەسێک ئەو مەلایکانە دوعای خێریان بۆ بکەن، هەر دوعایەک واللهی ڕەتکردنەوەی نییە. دوعای پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ڕەتکردنەوەی نییە، دوعای پیاوچاکان ڕەتکردنەوەی نییە، چ جای مەلایکەیە کە لە ژیانیدا تەمەنیدا گوناه و تاوانێکی نەکردو، کەواتە دڵخۆش بە کاتێک کە ڕێگای خوات گرتووە، کە تۆبەت کردووە، ئەوان بەردەوام دەڵێن خوایە لە جەهەنەم بیپارێزە، خوایە مەیخە ئاگرەوە، خوایە سزای مەدە، بێگومان دوعای ئەوان ڕەتکردنەوەی نییە. جا خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە تۆبەی ڕاستەقینەی کردووە، ڕێگای خوای گرتووە و دینداری دەکا، دڵنیا بە هەموو کاتێ مەلایکانی خوا دوعای خێر بۆ دەکەن، تۆ ئاگات لێی نییە. جا ئەگەر ئێمە بەر دوعای ئەوان بکەوین، ئینشاءالله قەت ناخۆشی و ناڕەحەتی لە دنیا و قیامەت نامینین.